ئەو ماتۆرسکیلانی بە توکتوک ناسراون لە خۆپیشاندانەکانی بەغداد بوونەتە دیاردە و سەرنجی میدیایان بەلای خۆیاندا ڕاکێشاوە. زۆر کات ئەرکی ئەمبوڵانس دەبینن. لەو ناوچەی بەغداد کە خۆپیشاندانەکانی تێدایە ژمارەیەکی کەم لە ئەمبوڵانسی سەر بە وەزارەتی تەندروستی بوونیان هەیە. ئەم جۆرە بزوێنەرانە کە ئەرکی ئەمبوڵانس دەبینن لە پڕێکدا هاتنە نێو ژیانی عێراقیەکان و بوونەتە سومبولی خۆپیشاندان. دەیان توکتوک بە ڕەنگی جیاواز بەدی دەکرێن کە بە شێوەیەکی خێرا بەنێو ئەو خۆپیشاندەرانەدا دێن و دەچن هەر لە بانی زووەوە تا کاتەکانی نیوە شەو لە گۆڕەپانی تەحریر و دەوروبەری دەمێننەوە. توکتوکەکان کە بوونەتە سمبولی خۆپیشاندانەکانی عێراق هاوکات لەلایەن گەلی عێراقەوە گرنگێکی زۆریان پێدەدرێت و لە گۆڕەپانەکانی خۆپیشانداندا وێنەی سەر دیوار و دروشمی شانازی بۆ توکتوکەکان نووسراوە. جانین هێنس بلاشێرد سەرۆکی ئەرکی هاریکاری مرۆی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق کاتێ چوو بۆ گۆڕەپانی تەحریر بەو ماتۆرسکی لە سێتایانە چووە. ئەو هەڵوێستەی بلاشێرد بووە مای خۆشحاڵی عێراقیەکان. ئەو توکتوکانە لە خۆپیشاندانەکاندا کە ڕۆڵی ڕزگاری دەبینن شۆفێرەکانیان بە زۆری لە خوار تەمەن 25 ساڵیەوە. ئێمە لە خۆپیشاندانەکانی بەر لە یادی چلەی ئیمام حوسێنەوە لێرەین. ئەو کاتیش بریندار و نەخۆشمان بۆ نەخۆشخانەکان دەگواستەوە. دوای ئەو یادە و لەگەڵ دەستپێکردنەوەی خۆپیشاندان گەڕاینەوە بۆ ئێرە. لە هەشتی بەیانیەوە دێین 12 شەوە گەڕێینەوە. ئێمە ئێستا بووینەتە سومبولی خۆپیشاندانەکان. سوپاس بۆ خوا بۆ هەر کوێ بچین دەناسرێنەوە. جاران هیچ کەس لەگەڵمان سەر نەدەکەوت، بەڵام ئێستا هەمووان لەگەڵمان دێن. خەڵک بنزینمان بۆ کرێ و خواردن و پارەشمان ئەدەنێ. بە پێی زانیاریە سەرەتاییەکان نزیکەی 500 توکتوک لە گۆڕەپانی تەحریر و دەوروبەری کار دەکەن و شان بەشانی خۆپیشاندەران لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانن. بەڵام شۆفێری ئەم ماتۆرسکیلانە نیگەرانیان هەیە کە ڕەنگە دوای کۆتایی هاتنی خۆپیشاندان لەلایەن حکومەتەوە دەستیان بەسەردا بگیرێت. شۆفێری توکتوکەکان ڕای دەگەێنن حکومەت ژمارەیەکی کەم ئەمبوڵانسی بۆ ئێرە تەرخان کردووە، بۆیە ئەوان ڕۆڵی ئەمبوڵانس دەبینن. دەژڵێن دەترسن دواتر دەستگیرمان بکەن. بەو پێی تەلەفۆن بۆ هەندێک هاوڕێمان کراوە هەڕەشیان لێکردوون. دەژڵێن تا ئێستا بەهۆی بەشداریان لە خۆپیشاندان و ئەرکی گواستنەوەی بریندارەکان ژمارەیەک شۆفێری ئەم ماتۆرسکیلانە کوژراون یاخود بریندار بوون.